무엇보다 좌절하지 않았습니다. 내가 있는 것은 이 바느질 기술밖에 없어요. 내 연장은 미싱하고 바늘하고 가위요. 내 분수로 생각해 봤을 때 나는 성공했어요. 작은 단위에서 촌놈이 출세한 거예요. سروکی عراق بانگ لجواکا نونتوی دکه کو شرین ولاتین دینین ده سر آخا عراق دبن راوستینه. فایزر دبیجه واکسین ویا کووید 19 جبو زاروکان جی کار دکه. رخصتنه که خیرخوازی لولایت ورجینیا آلیکاریا جنو زاروکان دکه. دنگ امریکا لواشنطن پایتخت سلاوورزن من سال هدمی جرب و بینرن هجا ام کرد کنشنا ایرو اینه 24 ایلون جورا پیشکش دیکن. لامن شویا ایدامتان خوش. برهم صالح سرکماری عراق داوایل کمالگاینی نتوی کرد بو یارمتی دانی ولاتکی لراگرتنی یکلاکروی ناکوکی ولاتانیان لسر خککیدا. صالح لروجی پنجشنبه 23 سپتامبر ل 76 دانشتنی انجمنی گشتنی تاویگرتوکاندا لنیورک دوا هر روزی پاشوی با پیام ایرانی ود که نایب عراق به بیت ناوچه شری لباتی و آماجی به ایران، عربستان سعودی و ترکیه کرد. آلو دروش من هالبجارتنان لجداين عراقي هاتنا دالقاندن بري هالبجارتنن برلمانيين مهابي افبو نزيكي 20 سالانه كو عراق ناف شر و ركبريا تشكداري دايا جدما كو امريكا درباسي عراقي بو رژیما صدام حسین روخاند و سوز آزادی و دموکراسی دا. البجارتن پارلمان د روجا ده جوت مهیده دبن لهویه که مزن دناف خلکه ده نینه که صندوق دنگدان ده گوهرتنه که چه بکن. به هیویه که لدور قاطع سیاسیه وی ولاتی که به گندلیه تاونبار کرن. برتاشک یان لقرتاشک باز لگرانوی داستانی گلگامش دکاتو دگرت و بو 3500 سال پیش لروجی پنجشنبه گراندرایوا بو عراق پارت زینی 3 دی لموی پیش و حسن ناظم وزیری روشنبیری عراق لمیانه بر چونک دل واشنطن او پارچه با قرد رزکراوی ورگرد که به پیتی میخی خلقان راوا و واپیدا چه لسال 1991 لدوروبری شر یکمی کنداودا لمزخانه که عراق دا دزراوا. لمزخانه سمتسونین یا امریکین هندی لپایتخت امریکا واشنطن روژا پنجشنبه پیشانگه هک نه آسایی هاتل دارخستن. یا راست بویره که دیروکی بو کوته دا حکومت امریکی با آوای کی فرمی پارچه که شنواری کوین را دستی حکومت عراقی کرد. اف پارچه شی تابلت خونا گلگامشه که بیتری 3500 سالان کوینه. لسر وی تابلته به تیپین اکادی زمان کوینی شهرستانیا مزوپوتامیا داستانا نافدار یا گلگامش هاتیه نویسین. لی اف پارچه لامریکا چید که اوه چاوا وگر جه خوی زکماکی. لگور پسپور و کاربدسین امریکی اف تابلتا دیروکی د سال 1991 ده عراقی بریا قاچاقچیان هاتو بو درخستن او هروها بقاچاقی گهشت بو بریتانیا و پاش جاره کدن بقاچاقی سال 2014 هات امریکا. د سال 2019 ده حکومت امریکا دست خودانی سر وی پرچه‌ای جبرکو او مال دزیه بو و با آوائه کی نیا سایی هاتو بو امریکایی. نوها او ایدی بفرمی ودگر عراقی.
ئەم کەیفخۆشن و چارچۆڤەیەکی یاسایی هەیەش بۆ پاراستنا پارچێن مێن شونواری یا گرنگتر ئەو کوڤیانێک لە جەم هەموو ئالیان هەیەش بۆ جێبەجێکردنا وێ چارچۆڤەیە یاساییدا کو وەرە پشتڕاستکردن کو ئەو پارچێن شونواری یەن عێراقی وەرن ڤەگەڕاندن بۆ عێراقێ. جان لەبات ڤەکۆلەرێ تایبەت یê Wezareta Ewlekariya Niştimaniya Amerîkî ku ji destpêkê de beşdarî vekolîna derbarê tablêta Gilgameş bû. Ez hergav li cihê xwe yê kar an ku yekîna milkê kulturî li nav Wezareta Ewlekariya Niştimanî dibêjin ku ew vegerandin tiştên herî giring û herî biwatine ji bo me. Em karin kesên xirab bigirin û têxin zîndanê. Lê bi rastî dema em wan merasimên vegerandin û vegera parçeyên şûnwarî bi welatên ku jê hatine tiştekî pir taybet û pir biwate ye. Karbidestên Amerîkî dibêjin hergav pêwendiya Amerîka û Iraqê di çarçeweya leşkerî û ewlekarî de tê sînordar kirin. Lê ev merasîm derfeteke ji bo nîşandana aliyên dinyê pêwendiya di navbera her du welatan de. Gelek aliyên pêwendiya me heye di navda jî parastinake lepûrek û ne tenê Iraqî ye lê belê cîhanî jî. Ew yek ji bo hemû cîhanê û gelê Iraqê parêzwanê wê ye. Wê ja em dixwazin alîkariya wan bi her awayekî bikin ji bo xweşiya hemû mirovayiyê. Tablêta xewna Gilgameş êdî piştî 30 salan careke din vedgere Iraqê. Karbidestên Amerîkî û Iraqî dibêjin hîn jî gelek parçeyên şûnwarî hene ku ew hêvî dikin di demekê nêzik de ew jî vegerin Iraqê. Sîrwan Quço, Dengê Amerîka, Washington. مانی حسینی سیاستمدار کرد سوری و کره نویسکار عبدالباقی حسینی که او بو 22 سال ده ولات نرویج دمینه بری چند روزان بو اندام پارلمان وی ولاتی مانی ده تمن 12 سالی ده لگل مالباتا خو بریا یونانستان در باسی سوئد بو سوئد خواسته بو وی و مالباتا وی وگرینه ل اورویان نرویج و مافی ماینه لور ورگرت مانی ل اسلو یا پایتخت زانینگه خوند تولی پارتیا کار یا نرویجی بو و روش بروش ده پارتی ده پیشکت تا کو بری چند روزان بو اندام پارلمانی جبورونی کرنا سربورو ریوچونا مانی جه زاروکه کی پنابر تا اندام پارلمانوی ولاتی نها مانی جه نرویج به ریاسکای به مرایه دم باش رزدار مانی ده دسپیک ده اندامتیا پارلمانی لتا پیروز دکن تو دکاری بیجی چقدر زحمتی بو که تو بوته یعنی وکو کرده کی جه خود ناو سیاست ولات نرویج ده بگیری سپاس بسمام صالح طبعا زحمتش بو همو بنابرا وقتين دولتك نه انه بسر بكابن تشتاقو جمر مهم بوش بو مش بو مالبطا ما انه اماتنا دولتك ازاد والفير امكانيات هي جبونو حمو زاروكي بنابرا انه بسر بكابن دبستان بلاش بو ببرابو جامعه او جودو بو جبولو تشتك تنه دمينه ايجو قال كي كار بكه بسر بكه يعني همو تشبوت حاضره تنه دمينه تل سرخ كار بكي كو حتى بسر كفينه وهي ولويا واف تشتغل عليه مديتش برجو وقتام دكت جروجا عمري من 12 سال بو همو تشتي تبي رامن انه تشاوا ايجو قال كي كار دكه انا متاكد انه بسر بكه بس البلد دولة النرويج والأوروبا والأمريكا مرد بين إنه يجوا بيكي كاربك ويجوا بخوين هرد بستانة ومناصبها بخازة كارب سربك. كيف ماني يعني أمزان لفان ولاتانا مثلا انتجراسيوني تبلبونا ناف جواكن وان ولاتان هناكي جبو بنابران زحمتيا هري مزنة يعني تشاو كانبو في سينوري في حدود درباسكي وكانبي براستي ناف جواكا نرويجي كيف يعني. از بجمش همه کار زحمتی یگو بخواسته که به هندره يعني دك بهندره سياسه اللي ياما بخواز بسر بكبه همه کار زحمته يعني حتى ملت النرويجي زحمته بس جمرو بخواز بسر بكبه دمرو باش کار بکه دمرو گلکی کار بکه اجبولو اما اجبوم مهم بونو ازاتم دولتك آزاد الفير تكارت تشتغل بخواز تكارت بيجي تكارت ديك بهندرة مناصبة هندرة بارتي هذا جبولو جروجا امهاتنا نروج حياة أنا 22 سال ام حرو قلكي كاردكن و از بيجي منو از بينم هولور اخوه مالبطا ما ياك
كردا البر نرويج أو يبساد كبه از قل لك امكتنا هندري سياسته ده امكتنا هندري كارن بلند جبرگو ام دخوازم سر بکم باشه که مانی نرویج چوا به پنابر را داده و دستینه ام دزانه هناك ولاتین اوروپی هنه و ولاتی که جیران نرویج دانمارک پلان که هناك پنابرین سوری وگرینه که اونا خستنه وقت بیجن دبن خستنه ناف لیستان دا هناك دوی وگرن هناك دوی لگور پاریزگاه این کل سوریه بنیانی ما بس دوی داره دا نرویج چوا به پنابر را داده و دستینه و تو دکاری دوی درباره دا چه خدمتش بو پنابران بکی؟ اما تشتغل بتخوازن انه پنابر ايجو تخوازن ورن يا ما پنابر ايجو اليكاري جوار لازم به انه سر ريا يونايتد نيشن ورن جبرجو چند سال داويه ببين انه قلك پنابر جانا خو دخل خطر ده وقته سر ريا دريا سبيد بن سر اره جبولو ام تخوازن انه همو پنابر ايجو بتخوازن ورن اوروبا اليكاري جوار لازم به ورن سر ريا يونايتد نيشن اف تشاول تشتدوا حمو بنابر يجو ورن نرويج اما اليكاري وانا بكن جبو سر نجي خو بسكن يعني انه ببن ازاد نبس جاليه سياسته بس وجاليه اقتصادي جاليه ايكونوميك ابج مرو عائلامه مالبات امريكا قلكي مهم بو انه ما دولتك مقاربون سر نجي خو بسكن ام حياتك ازاد مش خور بجين و افتشتاني جي مهم انه مش بو بنابرا بكن حمو يقولوا هو ورنبر باشه افخال زلال بو كيكي ماني توج مالباتك كردي كوري نيفيسكار عبد الباقي حسيني يعني ام ببجن منقلكي نيزيكي دوزا كردينه تو وكو كردكي سوري چاوا دكاري نزانم ببي سفير كردن سوري نرويج دوزا وان بگهینی یعنی تچاو خود دوی درباره دبینی یعنی اندام پارلمانی کی نرویجی و کرد کی سوری و تچاوت کاری و گریدان چکی با وکی راست اما سرم بلند انه از اصلا کرده و از کردستان اما وجبولو از خوازم انا وقتم تكوندري برلمان ده انه از برلمانتر يه نرويجي از وانا بعرفينم سبيش وانا بكم وانا بعزمين بر كردستان سبيش وانا بكم چقا كلتورا ما فلكلورا ما زنگينه از بيجمنو قلك اوروبي وامريكي نزان چقا كرد زنگين جوي عالي جبولو شي حري عول زي بكم انه از وانا بخرب بكردستان ناس كرم بدي خالة زلال بو كي ماني حسيني عندما برلمان النرويج تج نرويج مرا قلك سباس بودماته سباس لبروچونی کردنەوەی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر رابرت پاڵادینۆ کانسڵی گشتی ئەمریکا ڕایگەیان ئەو پرۆژە گەورەیە یارمەتی دەردەبێت بۆ پەرسەندنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و واشنگتن. ساختمانە نوێیەکە هەرە گەورەترین کۆنسڵخانەی گشتیە تا ئێستا لە جیهاندا دروست کراوە. مەسئول بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە یاوەری چەندین بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم لە بەڕێوەچوونەکەدا ئامادە بوون. لە مەڕاستیمی تاواوکردنی قۆناغی بیناکاری قۆنسڵخانەی گشتی نوێی ئەمریکا لە هەولێر ژمارەیەکی زۆر لە کاربەدەستانی هەرێمی کوردستان و کۆنسۆلی ئەمریکا لە هەولێر و شاندی یاوەری ئامادە بوون. The reason the United States is building the largest consulate in the world. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەورەترین قونسڵخانەی لە سەرانسەری جیهان لە هەولێر دروست دەکات. هۆکارەکەی ئەوەیە کە پەیوەندی هەردوو لایەنەی ئەمریکا و هەرێمی کوردستان پەیوەندی بە شوێن و ژینگەکەوەیە بۆ گەشەکردن. بۆ هاوڕێی ڕۆژنامەنووسەکانیشمان کە ئەم شەو لێرەن ئەمە هەواڵێکە دەیەوێت پێتان ڕابگەینم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ حکوومەتی ئەمریکا زیاتر لە $1 ملیۆن تەرخان کردووە بۆ بەرەوپێشبردنی کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان. مسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاوەری شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەبوون و لە وتەیەکیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت. Earlier this month, DFC announced a $250 million لە سەرەتای ئەم مانگا دامەزراوەی نێودەوڵەتی ئەمریکی بۆ پەرپێدانی دارایی DFC بە بڕی $250 ملیۆن پاڵپشتی و بەرهێنانی کەرتی تایبەتیان لە بواری نەوت و غازی کوردستان کردووە. ئەمەش دووپاتکردنەوەی پەرپێدانی پەیوەندیەکانمان و دروستکردنی ئەو کەشە دۆستانەیە
کە بۆ بەرهێنان ڕەخساندراوە. دەمەوێت کۆمپانیا ئەمریکەکان دنیا بکەمەوە کە ئێمە لە کوردستان هەمیشە پێشواسێکی گەرمان لێ دەکەین. حکوومەتەکەم ئامادەیە هەموو کاراسانێک بکات بۆ بەهێزکردنی ئەو پەیوەندیەی کە هەیە. ئەمە ڕاستیمەکەدا ڤیددیۆیەک نمایشکرا کە تێیدا دیارترین دەستکەوتەکانی کونسوڵخانەی ئەمریکا لەماوەی ئەو 10 ساڵی ڕابردوودا وەبیر ئامادەبووان هێنایەوە. کارکردن لەسەر ڕووبەرێکی بەرفراوانی زەوی بۆ دروستکردنی باڵەخانەی کونسوڵخانەی نوێی ئەمریکا لە هەولێر کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا و چین و توێژەکان بە گرنگیەوە لەو کارەی ئەمریکا لە هەولێر دەڕوانن. زۆر گرنگە لە ئەمنیەتی شاری هەولێر و تەواوی کوردستان لە بۆ ئەمنیەتی ئەو ملەتەی بپارێزی ئەگە بێت و ئەمریکا لێکوان نەبێتن یان زۆر شتی گەورە ڕوودەداتن. هەرێمی کوردستان زۆر زۆرۆریە لە بۆ ئەمریکا کە ئەمریکا بێت تێکوانە وەکو پارێزگارێک لە هەرێمی کوردستانیش یعنی تەماشامان کرد لە بۆ نمونە ئەفغانستان یعنی تەماشا چی بەسەرات ئەمریکا کە ڕۆی یعنی بەڕاستی زۆر زۆرۆریە لە ڕووی ئابووری و لە ڕووی هێزەوە لە ڕووی داعشەوە ئەمریکا زۆر زۆرۆریە بەڕاستی پێ خۆ پێمان خۆشە ئەو قوسڵخانەیە بەهێزەوە لێکوانە دانیشی. ئێمە بۆ بیرمان دێ لە سای 2005دا مامجەلال کە یەکەم سەرۆکی دوای ڕژەمی بەعز بوو سەردانی سەرۆک بۆشی کرد لە کۆشکی سپی. لە دوای کۆبنەوەکاندا کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان بەست لە ئیست ڕۆم. لە کۆتایی کۆنگرا ڕۆژنامەوانەکەدا مامجەلال پرسیاری لە ڕۆژنامەنووسێک وەرگرت کە ڕۆژنامەنووسی دەنگی ئەمریکا بوو کوردیش بوو. ڕۆژنامەنووسەکە بە کوردی پرسیاری ئاراستە کرد. مامجەلالیش بە هەمان شێوە بە کوردی وەڵامی دایەوە. ئەوە یەکەم جار بوو سەرۆکی وڵاتێک بە زمانی کوردی لە کۆشکی سپی قسە بکات هەموو جیهانیش گوێ لێبێت. جێ باسە بەپێی کاربەدەستانی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر نزیکەی لە 160 باڵەخانەی ئەمریکا لە هەولێر تەواو بووە و نزیکەی 600 کەس کاریان تێدا کردووە و 75,000 مەتر چوارگۆشە چیمەنتۆ و نزیکەی 10 تەنی شیشی تێدا بەکارهێنراوە و لە 2023 باڵەخانەکە تەواو دەبێت و کونسوڵخانەکە دەگوازرێتەوە. کونسوڵخانەکەش لەسەر ڕووبەری 206,000 مەتر چوارگۆشە دەبێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. نەیەکبوونا هێزên پێشمەرگە بە ساڵانە بووە جihê xeman lê cem xelkê Herêma Kurdistanê serkirdeyên her du partiyên sereke Partî Demokratîk Kurdistan û Yekîtî Niştimanî Kurdistan soz dane ku hêzên xwe bikin yek û bixin bin destelatdariya Wezareta Pêşmerge lê wan hîn tigavên rijdî neavêtine. Ev raport bêhtir ronî dide ser vê mijarê. یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان لە نێوان مێژووی گفتی سەرکردەکان لە ڕابردوودا و لە نێوان دۆخی ئێستا و خواستی ئەمریکا و هاوپەیمانان تا لە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بێتە هێزێکی یەکگرتوو. چەند بەرپرسێکی هێزی پێشمەرگە لە واشنگتن بوون. هاوڕای وەزارەتی بەرگری عێراق بەشداری چەند خولێکیان کردبوو. کاتێک لە ئۆفیسی نوێنەراتی هەرێم بوون لە واشنگتن وەڵامی پرسیارەکانیان داینەوە. یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە مێژوویەکی هەیە مێژوویەکی ئەگەڕێتەوە بە پێش ڕاپەڕینی ساڵی 91 لەوە بە دووە لە ساڵی 90 جارێشکە کە لەم واشنتۆنە جەنابی مامجەلال و کاک مەسعود لەگەڵ ئۆلبرایت کۆبوونەوە جارێشکە بڕیاری یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و یەکگرتنەوەی حکوومەتیاندا. بە پێی زانیاریەکان ئەمریکا چەندین جار نیگەرانی لە یەکنەگرتنەوەی هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی و هێزەکانی هەشتای پارتی دیموکرات نیشانداوە. بەڵام پرسیارەکە لەوەدایە بۆچی ئەو دوو حیزبە سەرەکیەی هەرێمەکە هێواش هەنگاو بۆ یەکگرتنەوەکە دەنێن. هۆکارەکان ئەو تەسیراتە سلبی قەدیم بووە کە کاتی خۆی لەسەر یەکەی هەشتا و هەفتا بووە چۆنێتی بیرکردنەوەی ئیشەکان. بەس ئێستا پەیامی ئەمریکا وازەحە پەیامەکە گەیشتە سەرگەدایەتی سیاسی کوردی و ئیشیشی لەسەر کراوە ئومێدەکانیش زۆرن کە عملیی گەڕانەوەی یەکەی هەشتا و هەفتا بۆ سەر وەزارەتی پێشمەرگە عملیەکی خێراترە لەوەی لە جاران کە ئەبیرا. ئەمریکا و هاوپەیمانان لە شەری ڕوبەڕووبوونەوەی داعش ئەزموونێکی تریان تاقی کردەوە بەکارهێنانی هێزی ناوچەیی بۆ بەرەنگاربوونەوەی هەرشەکانی تیرۆر و شەری چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی. تا ڕادەیەک ئەزموونێکی سەرکەوتوو بوو. پرچەکردنی هێزەکانی پێشمەرگە و کردنیان بە هێزێکی یەکگرتوو لە قازانجی کێیە؟ نیەت هەیە بەڵام هێشتاکە ئیتیفاقێکی سیاسی ئەوێ سیقەیەکی زیاتری ئەوێ سەلاحێتێکی زیاتری ئەوێ لە حیزبەوە و لە حکوومەتیشەوە بە وەزارەتی پێشمەرگە بۆی وتوانێت ئەم پرۆسەیە جێبەجێ بکە بە هاوکاری هێزی هاوپەیمانان. وان لە مەرحەلەیەکە لە قۆناغێکا تا ڕادەیە گلەیان هەبووە
لەبەرەوەی هێواژێزەکان گەشتونەتە ئەو قەناعەتی کە بێنەوە سەر وەزارەت بەس لەم ئاوانەی ئەخیرا لەم ماوەی ئەخیرا لە سێمانی ڕابردووە بەپێ ئەو هاوکاریانەی کە ئەنێرن و تەجهیز و تەسلیحی پێشمەرگیان سەریع کردووە و گەشتونەتە قەناعەت لەگەڵ قیاداتی سیاسی کوردیە ومێدەیشیان بۆ دروست بۆ ئەوانیش کە پەلە بکرێت لە گەڕانەوەمان بۆ سەر وەزارەت پێشمەرگە لە هەردوو هەشتا و هەفتە. ڕێبەرانی هەردوو لایەنی بەهێزی پێشمەرگە تاالبانی و بارزانی پێش زیاتر لە 20 ساڵ لە واشنگتن گفتی ئەو یەکگرتنەوەیان بە ئەمریکیەکاندا بوو. بەڵام بۆ ئەم کاربەدەستانەی پێشمەرگە کە لە واشنگتنن ئەو یەکگرتنەوەیە لەلایەن هیوایەکە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. و هەفتەیە کۆمپانیا فایزەر هەن ئاگاهیان گەشتبین بەڵافکردن لە دۆر هەولێن بداوی ئانینا پاندەمیا کۆرۆنایە و گوت ڤاکسیناوەیە کۆڤید-19 ji bo zarokan jî kar dike. Vaksîna COVID-19 ku ji hêla Pfizer û BioNTech ve hatiye çêkirin ji xwe ji bo kesên 12 salê û mezintir tê karanîn. Niha Pfizer dibêje test destnîşan dikin ku vaksîn bo zarokên heya 5 salî jî bi bandor e. Ez pir kêfxweşim ku rabgehînim pêzanînên me yên destpêkê hene ku em pêşkêşî FDA bikin yên ku zarokên 5 heta 11 salan parastineka xurt û bawerpêkiriya vaksîna Pfizer-BioNTech nîşan dide. Pfizer ji bo zarokên piçûktir dozek bi kêmtir derman ceriband. Nêzî 3 yeka doza ku zarokên din û mezin werdigirin. Kompaniyê daneyên destpêkê bi pisporên nexweşiyên enfeksiyonan yên wek Dr. Frank Esper yê li Cleveland Klînika Zarokan re parve kir. Tevî dozên kêmtir di nav zarokên piçûktir de weka pêzanînên diniyên ku me di komên temenên mezintir de dîtîn xurt bû. Ji ber vê yekî jî em asta parastina bilind û ya bihêz dinirxînin. Tevî ku bo zarokan xweteriya nexweşiya giran yan mirinê ji ber COVID-19 ji mezinan kêmtirê jî pêketinên zarokan zêde dibin. Ji ber ku cûreya deltayê ji cûreyên din yên vîrusê pirtir belav dibe. Di navpêketiyên Deltayê de nexweş pitir pizîşkên zarokan dibînin. Ez dibînim ku ew zarokên dikevin nexweşxana yek ji çara ji wana dikevina beşê tangaviyan. Bi bextewerî jimara miriyan di nav wan de kêm e lê dîsan jî ev e pirsgirêkek mezin e. Her wa dibe ku ser zarokan piştî ew ji vîrusê bifilitin jî bandorên neyînî hebin. Bo zarokên 5 heya 11 salî ji bo parastina tevahî di doz vaksîn pêwîst dike. Pêzanîn destnîşan dikin ku bo wan jî heman bandorên neyînî hene. Mîna yên din komên temenên mezintir. Westandin ser êşa masûlkan. Lê ti raportineye ku di xortên ciwan da piştî vaksînlêdanê cûreyekê iltihaba dil ya bi navê myocarditis hatiye dîtin. Pfizer ji dê û bavên zarokên piçûk daxwazek mezin ya vaksînlêdanê çaverê dike. Zêdetir mirov bi dilxwazî hatin û biles neku me ew danin berceribandina. Maya Hubirya deh salê ji New Jersey yek ji zêdetirî 10,000 zarokên ku beşdarî lêkolînê bûne ye. Diya wê Dr. Nisha Gandhi doktorekî çavdêriya krîtîk e. Seeing people die from COVID. Dîtina ku mirov ji COVID dimirin tirsa. COVID anî malbata me û ev e gelek xewfdar e. Malbat nizane gelo maya plisebo yan vaksîn heye. Lê ew dizanin ku maya dixwaze çi bike dema ku bi tevahî were vaksîn kirin. The first thing I'm probably gonna do is Tişta êkê ku ez bikim ew e ku hevalê xwe kom kim û şeveka xweş û pêk ve derbas bikîn. Pfizer pêşbînî dike ku heya dawiya îlonê ji bo rêveberiya derman û xwarinê ya Amerîka dest bi pêşkêşkirina agahdariye bike. Rêveberên Amerîkî dikarin di cotmehê de vaksîna ji bo zarokên di navbera 5 û 11 salî de bipêjirînin. Xebata bilez dikare li dibistanan ihtimala pêleyek nû ya bûyerên vîrusa korona rawestîne.
ژنان دەبەخشنەوە ڕێکخراوەیەکی قازانجنەویستە لە ئێڵەتی ڤرجینیا کە یارمەتی ژنان و ئەو منداڵانە دەدات کە بە بارێکی سەخت و دژواری داراییدا تێدەپەڕن یان لە دوای جیابوونەوەیاندا تێدەکۆشن چۆن جارێکی تر دەست بە ژیانیان بکەنەوە. لە بازارێکی ئاسایی دەچێت جلوبەرگ و پێڵاو و یاری بنداڵان و دایپی و زۆر شتی تری تێدایە، بەڵام ئەوەی لێرە نایبینیت فرۆشیار و ئامێری پارە تۆمارکردنە. هەموو شتێک لەم بازارە بە یارمەتی چالاکیەکانی گروپێکی خێرخوازی بە ناوی وۆمەن گیڤن بەگ بەبێ بەرامبەر و بەخۆڕاییە. ئەم گروپە ڕێکخراوێکی قازانجنەویستە لە شاری سترلینگی ڤیرجینیا و ماوەی 15 ساڵە یارمەتی ژنان و منداڵان دەدات. ئێمە خزمەتی ئەو ژنانە دەکەین کە توندوتیژی خێزانیان بەرامبەر دەکرێت یان لە زیندان دێنە دەرێ و هەروەها خزمەتی قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ و بازرگانی سێکسی دەکەین. خزمەتی ئەو منداڵانی کە بەبێ سەرپەرشتن و ئەوانی تازە دێنە ئەم وڵاتەوە. تێری ستاکی دامەزرێنەری ڕێکخراوەکە لە سەرەتایی 2000ەکانەوە دەستی بەکاری خێرخوازی کردووە. ئەو کاتەی ئاژانسی ڕێکلامکردنەکەی لە نزیکەوە لەگەڵ ڕێکخراوێکدا کاری دەکرد کە پەناگەی بۆ بێلانەکان دابین دەکرد و ئەو کات ئەو ڕێکخراوە داوای لە ستاگی کردبوو ببێتە ئەندامی دەستەی بەڕێوەبەریان. ئێمە بڕیارماندا ڕێگەیەک بدۆزینەوە بۆ ئەوەی ژنان زیاتر بەشداری لە کارەکانماندا بکەن. بۆیە چوومە دەرەوە و لەگەڵ چەندین پەناگە و دەستگا جیاوازەکان چاوپێکەوتنم کرد و پرسییم چی بکەین. ئەوان گوتیان ئێمە پێویستمان بە جلوبەرگە، بۆیە من داوام لە ژنانی کاردار کرد و ئەوانیش وەک ژنانێکی بەهێز هاتنە پێشەوە. لە سەرەتادا کارەکەیان مانگێک جارێک لە گاراژێکدا دەستی پێکرد، بەڵام زۆری پێنەچوو کە داواکاریەکان زۆر بوون، ئەوان ناچار بوون کارەکەیان فراوان بکەن و باڵاخانەیەک بدۆزنەوە کە ببێتە شوێنێکی هەمیشەیی بۆ ڕێکخراوەکەیان. شوێنەکەمان وەک بازارێک کردوتەوە، کاتێک ژنان دێنە ئێرە هەست دەکەن کە خەریکی شتکڕینن، نەوەک هاتبێتنە شوێنێکی خێرخوازیەوە، بەڵام هەموو شتێک بەخۆڕاییە و ئێمە خۆبەخشیشمان هەیە کە تەنانەت یارمەتیان دەدەن شتەکان هەڵبژێرن. بازارەکە هەموو شتەکانی لە بازارێکی ئاسایی دەچێت، وەرزی فرۆشتن و کەلوپەلی هاڵۆڤین و جلوبەرگی فەرمی و کەلوپەلی قوتابخانە هەر هەمووی تێدایە. ئەمانە کۆڵە پشتی قوتابخانەی سەرەتایین. خۆبەخشەکانمان پڕیان کردوون لە پێداویستەکانی قوتابخانە بۆ ئەو کاتەی منداڵەکان دەگەڕێنەوە بۆ قوتابخانە. تەنها 3 کەس لە بازارەکەدا وەک ستاف کار دەکەن و زیاتر لە 4000 خۆبەخشیش یارمەتیان دەدەن. ئەم بەرنامەیە زۆر لە ڕووی دەرونیەوە یارمەتی منی داوە، بەشێک لە بارگرانیەکانی منی کەم کردوتەوە. جێن هاوز مشتریەکی پێشوو دایکی 3 منداڵە کە پێشتر ڕوبەڕووی توندوتیژی خێزانی بووەتەوە و لە ئەمڕۆدا وەک باڵوێزی ئەو ڕێکخراوەیە کاریان بۆ دەکا. من لە قوتابخانەی ئامادەیی و هەروەها لە ڕێکخراوە خێرخوازەکانی تر قسە دەکەم لەبارەی کارەکانمانەوە. لە ئیستادا وەمان گیڤن بەگ بە دوای باڵاخانێکی گەورەترە بۆ بازارەکەی، چونکە ئەوەی ئیستایان زۆر بچووکە و بەداخەوە هەرچەندە شەپۆلی بەخشینەکان بەردەوامە، بەڵام ژمارەی ئەو ژن و منداڵانەش کە بۆ یارمەتی دێنە ئێرەوە هەر بەردەوامە. بینەرین هێژا کورد کۆنێکشنە ئیرۆ بەداوی هات حتا ڕۆژا سێشەمێ سلاڤین حەیدەر کەریم و خالد فتاح لە کۆنترۆلی و لە ڤەر ستودیۆ جانی دیلان و من ساڵح دەمیجەر ji بۆ we هەر شاد و بەختەوەر بن. بمینە خۆش.
In his first UN speech, President Biden reasserts America's place in the world. I stand here today for the first time in 20 years with the United States not at war. We've turned the page. Topping Biden's foreign policy priorities, climate, COVID, and China. I know this. As we look ahead, we will lead. We will lead on all the greatest challenges of our time. The global challenges facing the new U.S. president next on the Inside Story, Biden's UN debut.